بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم لە پەیامەوە سڵاوتان لێبێ بەینتان باش لەگەڵ هاوکارم جال محەممەد پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. لە پەیامی ڕۆژەوە ئەم ڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بابەتی یەکەمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە زانایەکی ئاینی ڕاستەقینە یا متمانە پێکراو بە ئیسلام کێیە. تەڵەن دیارە لەم ڕۆدا گلەی زۆر لە زانایانی ئاینی دەکرێت و دەبینین زۆرێک لە زانایانی ئاینیش ینی بە جۆرە لە جۆرەکان هەڵوێست و مامەڵەکردنیان پێچەوانە یاخۆت کاردانەوەی زۆری هاوڵاتیانی کۆمەڵگەی لێ دەکەوێتەوە. بۆیە لەم تەوەرەدا دەمانوێت بزانین کێ زانای متمانە پێکراوی ئاینی پیرۆزی ئیسلامە لە کۆمەڵگاکەماندا. بەڵێ تەوری دوێمی بەرنامەکەشمان باس لە دۆخی ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک دەکەین. وەگەزان شاری کەرکووک حاڵەتێکی تایبەت هەیە لەوێ بۆ زیاتر ڕۆژنامەنووسان بە تایبەت ڕۆژنامەنووسە کوردەکان میوانداری میوانێک دەکەین لەو بارەیەوە قسە لەسەر دۆخی ڕۆژنامەنووسان دەکەین لە شاری کەرکووک. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە ماوەی چەند ڕۆژێکە تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینی گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی بۆ سزادراوانی لە گرتوخانەکانی ئەولێر و سلێمانیمان گرتنیان ڕاگەیاندووە. گرنگی بەم کەمپینی خۆمان دەدەین کە لە پێناو گێڕانەوەی مافی ئازادیە بۆ سزادراوان. بۆیە تەوەرێکمان هەڵبژاردووە لەژێر ناونیشانی ئەرک و مافی سزادراوان لە چاکسازیەکاندانە کە پارێزەرێکی ڕاوێژکارمان لەگەڵ لە تەوەری سێمی بەرنامەکەمان. بەڵایزان وەگەزان چەند ڕۆژێکە سەرمایەکی زۆر یعنی توان بڵێم تااقەت بڕوکیان زۆر بن خۆم زۆر بەو سەرمایە ڕانەهاتوو نازانم. هەرێمی کوردستانی گرتوتەوە بەشێکی زۆریش لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەفرێکی زیاد لە حەدباری بوو. بەڵام پێم وا بێم دوو ڕۆژەی ئاخیر تۆزێک باشتر بۆ جەلال لە دوای بەفرەکەی ئێستا دابەزینی پلەکانی تەنانەت ناوچەکانی سۆران و ڕواندزۆ و ناوچانە ئێستا قوتابخانەکان ئەمەی کراوەتە پشوو. بۆیە ینی سەرماکە بە تەبی تاوکاتی تۆزێ هەتاوەکە بێگومان تیشەکان ینی گەرم دەکات. خۆی شتێکی ژێ ئەڵە لە ڕۆژی بەفربارین مەترسن لە ڕۆژی دوای بەفربارین مترسن سەرمایەکی زۆر لە دوای بەفربارین هەیە. بەڵێ بۆیە پێمان باشە بچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بزانین ئەم چەند ڕۆژایان یەک ڕۆژی داهاتوو پلەکانی گەرماچیان لێدێ بەفربارین و بارانبارین ئایا ماوەیان جەوەکە بەرەو خۆشبوون دەڕوا. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانین ئەو ئاڵ و گۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. لە بڕگەی نرخی دراوەکان پێکەوە بینەری دەبین و زانیاری زیاتری لەسەر وەردەگرین.
بەڵێزان بەرگەی یادەوەری بەرگەیەکی هەمیشەیی پەیامی ڕۆژە چەند کۆمەڵە بابەتێک ئابادەکرێ لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا چی ڕوویداوە بە تایبەت ئەو یادە گرنگانە کە لە کۆمەلگا دەنگدانەوەیان هەبوویان لە مێژوودا کاریگەری خۆیان هەبووە بۆیە دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ئەو ڕوودا و مێژویانە کامانن. پانزەی دوی ساڵی 1570 کۆچی دوایی گەورە زانە و عاریف و شاعری ئیسلام و کورد شێخ عەبدولقادری گەیلانی لە شاری بەغدای پایتەختی زانایان. شێخ عەبدولقادری گەیلانی ناوی تەواوی بریتیە لە ئەبوو محەممەد عەبدولقادر کوڕی موسا کوڕی عەبدوڵڵاه. لە بەرچاکەکاری و زوهد و تەقواکەی لەلایەن زانایانی سەردەمەوە نازناوەکانی سوڵتانی ئەولیا و تاجی عاریفان و قوتبی بەغدا و زۆری تری لێنراوە. 15 دوی ساڵی 1999 دەستگیرکردنی عەبدوڵڵا وەجالانی سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان ناسراو بە پەکەکە لە شاری نایرۆبی پایتەختی کینیا لەلایەن دەستگای میتی تورکی و بە هاوکاری CIA ئەمریکی و مۆسادی ئیسرائیلیەوە. ئەوەش پاش دەربەدەربوونی بوو لە زۆربەی وڵاتانی دنیا و نەگرتنە خۆی لەلایەن وڵاتانەوە بە تایبەت سووریا و لوبنان و رووسیا و ئیتاڵیا. ئەوە بوو ئێوارێکی درەنگ هێزێکی کۆماندۆسی تورکی لە شاری نایرۆبی کەسایەتی و شۆڕژگەڕی گەورەی کوردیان دەستگیر کرد. عەبدوڵڵا وەجالان داوای سربەخۆی کورد و جیابوونەوەی لە تورکیا دەکرد. عەبدوڵڵا وەجالان ساڵی 1978 بە ئامانجی سربەخۆی و ڕزگاری کورد لە باکووری کوردستان پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی دامەزراند و لەوساوە تا ئێستا خەباتی چەکداری و سیاسی و نهێنی لەگەڵ دەوڵەتی تورکیا دەکەن. عەبدوڵڵا وەجالان لە ئێستادا ماوەی زیندانیەکی پێدەنێتە 21 ساڵەوە و پێدەچێت لە دوای نێلسۆن ماندێلای سەرۆکی ئەفریقای باشوورەوە بە درێژترین ماوەی زیندانی سیاسی دابنرێت. عەبدوڵڵا وەجالان لە پەنای خەباتی سیاسی و چەکداریدا خاوەن تێز و بۆچوونی فکری تایبەت بەخۆیەتی لە بواری ئاین و نەتەوە و کۆمەڵناسیدا و کتێب و دانراوەکانی لە ئاستێکی بەرزی هونەریدا نووسیون. 15 دوی ساڵی 2003 لە چوارەمین ساڵیادی دەستگیرکردنی سەرکردەی خەباتکاری کورد عەبدوڵڵا وەجالان لەلایەن هێزەکانی میتی تورکی بە هاوکاری مۆساد و CIA پارتی کرێکارانی کوردستان پەکەکە جاڕی بەردەوامی و دەستپێکی شەڕی لە دژی دەوڵەتی تورکیا ڕاگەیاند و ژمارەیەکی زۆر لە سەربازی هەردوو لە کوژران. زانای ئاینی متمانە پێکراوی ئیسلامە. ڕەنگە ئەمە بابەتێک بێت زۆرێک لە هاوڵاتیان بەبێ جیاوازی کۆمنتیان لەسەر زانایانی ئاینی ئیسلامی هەبێت. هەرچەندە زانایانی ئاینی بۆ حاڵەشەوە کە ئێستا تێدا و جێگەی ڕخنن لە هەمان کاتا فەراغێکی باشی کۆمەڵگەیان پڕ کردوێت و سوود و قازانجێکی زۆر باشیشانەیە بەبات بە تایبەت لە دیوە کۆمەڵایەتیەکاندا. بەڵام بیریشمان نەچێت کاشوانە لە ڕابردووەدا هەندێک زانای ئاینی هەبوون کە تەنها لە بابەت ئاینیەکانە پرچەک نەبوون لە بابەتی زانستەکانی دیکەشە هەمیشە زانیاری باشیان پێ کە پیانەوت مامۆستایەکی 12 علوم یان 12 شەرع واتە لە 12 بواری جیاجیای ئەو زانستانەی ڕۆژ ئەو مامۆستایانە زانیاریان هەبواتە تەنها لە علومی شەرع نەبوون. دەبینی ئەگەر ئێمە یەک تۆز بڕێنەوە بۆ مێژوو هەموو ئەو تەبیبانە هەموو ئەو فەلەک ناسانە ئەندازیارانە حتا کۆمەڵێک میکانیکی کۆن جیهانی کۆنیش هەموو لە مەدرسە ئاینیەکانەوە دەبینین سەرچاوەکانیان مامۆستایانی ئاینین وەکو ئەی ڕێحانی بەیرەونی شێخ سەفی ینی کۆمەڵێک لە کەسە گرنگەکانی مێژووی ئیسلام دەبینی لە پاڵ علومی شەرعیە زانستی ڕۆژگاری شانزانی و بۆیە کەمترین ڕەخنە و کەمترین گرفت لەسەر ئەدای بەیانکردنی ئەو زانستە ئەو ئاینی کردویان. زانستەکەی ئەوان هێشتا زانستێکی سەردەمیانەیە و لە زانکانە دەخوێنرێت. بۆ نمونە لە هاوین ڕابردوو چوومە پێنجوێن لەو سیمینارە تایبەتی کە بۆی مفتی پێنجوێنی بێکوان کاتە چوومە مزگەوتەکەی بیرکەرەوە لەم شوێنەدا زانایەکی بەو شێوازە بەرەڵ مزگەوتێک لە ڕووی ڕەنگە جوگرافیایەوە حجمێکی کۆلانەی هەبێت. بەڵام ئێستا و هەموو تەکنۆلۆژیا و زانست و زانیاری هێشتا زانایانیانی جێگەڕ بۆیەوە گرفتە
بینەرانی عزیز بۆ قسەکردن لەسەرم چاوەڕە کێ زانای متمانە پێکراوی ئاینی پیرۆزی ئیسلامە ڕاستەوخۆ لە هەولێرەوە بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری مامۆستای زانکۆ لەگەڵمانایە. دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بێمەت بەخشی ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا کێ دەبێ خۆی بە زانای ئاینی متمانە پێکراوی ئاینی پیرۆزی ئیسلام بزانێت؟ بسم الله الرحمن الرحيم. سلام و سۆزی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و لە بینەران و منیش سپاس بۆ دەرفەتە. زانای ئاینی لە ڕاستیدا دەتوانین بڵێین حەڵقەی وەصلە لە نێوان ئەحکامەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالە و لە نێوان کۆمەڵگادا. ئیسلام بەو شێوە هاتووە. خوای گەورە سوبحانەه وتەعالە پەیامەکانی خۆی لە ڕێگای جبریل عليه الصلاة والسلام ناردۆ بۆ سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامەکانی کە بۆ دەهات بە ئەو پەڕی ئەمانەتەوە بە سەحابە خۆشەویستەکانی دەگەیاند، ئەوانیش بە ئەو پەڕی زەبط و دیقەتەوە ئاەتەکانی خوای گەورەیان وەردەگرت و هەروەها فرموودەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم وەردەگرت، لە ناخی خۆیان لە نێوان خێزانی خۆیاندا جێبەجێیان دەکرد و ئەوجار ئەوانیش فێری خەڵکانی تر و قوتابیانی تریان دەکرد. زانای ئاینی کەسێکە دەتوانین بڵێن ئەو پێناسەکەیەتی باوەڕی بە هەموو سەلمێنراوەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالە هەبێت و سەلمێنراوەکانی دین بە پایەکانی ئیسلام بە پایەکانی ئیمان و ئەوجار ئەو پەیامانە یەکەم جار لە ناخی خۆیدا لە ماڵی خۆیدا جێبەجێ بکات و ئەو جار ئەوەندەی پێ بکرێ ئەو پەیامانە بە ئەو پەڕی ئەمانەتەوە بە خەڵکانی تر بگەێنێت. زۆر باشەکە دکتۆر، ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا سەرڕایەوەی کەوە زانست پێشکەوتۆ لە هەموو بارەکانەوە بە تایبەتیش علومی شەرعی و کۆمەڵێک ناوەندی کتێبخانەی زۆر گەورە و کۆمەڵێک زانستگای زۆر گەورە، بەڵام دەبینین ڕاجایی هەیە لە نێوان زانایانی موسڵمان یاخود زانایانی ئیسلام. بۆچی ئەم گرفتە دروست بووە؟ ینی بۆچی خەلەل لە ڕاوبۆچوونی خودی زاناکانە یاخود لەو ناوەندانەی کە ئەو زانایانە پێ بڵێن بەڵێ گەورە دەکەن یاخود لی دەخوێنن، ینی گرفتەکە لە ناوەندی پێگەیاندنی زاناکانە یاخود هەر خودی زاناکان دەبنە هۆکاری ئەم گرفتە ئەم ڕاجایە؟ بەڵێ ڕاجیاوازی بە خاڵی ئیجابی بۆ ئیسلام هەژمار دەکرێت نەک بۆ خاڵی سلبی. پەیامەکانی خوای گەورە حەقیقەت لای خوای گەورە یەکێکە و نابێت بەدوو، بەڵام تێگەشتنی زانایان، دیدی زانایان، گۆشەنیگای زانایان بۆ دەقەکان جیاوازی لێ دەکەوێتەوە و ئەوە دینی ئیسلام دەوڵەمەند دەکات. وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ دەیفەرموو من هەرگیز حەزم لێ نەبوو یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمویان یەک بۆ چوونیان هەبوایە. ئەو کاتە خەڵکان لە زیقەتدا دەژین، بەڵام ئێستا کە بۆچوونی جیاوازیان هەیە من بە بۆچوونی هەرێکێکیان دینی خوای گەورە ممارەسە بکەم، من ئەوە دەرگایەکی گەورەم لە پێشە. ئەگە سیر بکەین دیدی جیاواز، گۆشەنیگای جیاواز تەنها لە نێوان زانایان دانیە زانانی ئیسلام، بەڵکو پزیشکان جاری وا هەیە کەسێکمان زۆر ماندوو دەبین ئەو پزیشکە بۆچوونێکی هەیە، پزیشکە بەڕێزەکەی تر بۆچوونێکی تری هەیە، یاساناسان بۆچوونی جیاوازیان هەیە. ئومەتی ئیسلام بە ئەو پەڕی عیزەتەوە دەهات و دیدەکان و گۆشەنیگای مەذهبی حەنەفی، مەذهبی مالیکی، مەذهبی شافعی، مەذهبی حەنبەلی جێبەجێ دەکرا و ئومەتیش یەک ئومەت بوو، هەمویان یەک ڕیز وەستا بوون بەرامبەر دوژمنان و بەرامبەر ئەوانەی کەوا دەیانەویست یعنی وڵات داگیر بکەن یان سنووری خوای گەورە ببەزێنن. ئەگەر سەیر بکەی ئەوڕۆ لە جیهاندا یەکێتی ئەوروپا دەبینین هەر وڵاتە یاسایەکی جیا بەخۆی هەیە، بەڵام هەمویان لەسەر هەندێک خاڵ کۆدەنگن. کەس نییە بڵێ ناتۆ، کەس نییە بڵێ یەکێتی ئەوروپا مایەی ئەوەیە کەوا هەرێکیان یاسایەکی جیان هەیە، نیشانەی ئەوەیە کە وڵاتەنە لاوازن یا ئەو وڵاتانە یعنی پەشێویان تێدایە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕووی یاسا و لە ڕووی ئیداریەوە زۆر بەهێزن و زۆربەی ویلایەتەکانیان بۆچوونی جیاواز و گۆشەنیگا و دیدی جیاوازیان هەیە. دکتۆر ببوورە کەواتە من دەتوانم بڵێم ئەوە بڵێم، یعنی گۆشەنیگای جیاواز یعنی
ئەوە طبیعەتێکی مرۆڤە و بە خاڵی ئیجابی بۆ ئیسلام هەژمار دەکرێت. بەڵێ کەلتور جیاواز لە ڕاجیایی زۆر جار هەندێک فتوای جیاوازیش دەردەکرێت ڕەنگە ڕاکە ئاسایی بێ بەڵام ڕەنگە فتوواکە بە جۆرە لە جۆرەکان سەر لێ شێواندنی خەڵکی لێ بکەوێتەوە. ئایا چۆن دەبێت فتوای جیاواز بدرێت یاگە فتوای جیاوازدرا ئەمە ژەر خاڵی ئیجابیە؟ بەڵێ یعنی فتوا بریتیە لە خوێندنەوەی زانایەک بۆ ڕووداوێک بۆ خوێندنەوەی زانایەک بۆ ڕووداوێک بێگومان فتوا جیاوازە لە قەزاوەت و فتوا جیاوازە لە دەعوە لە بانگەوازی. بەڵام ئەگەر مەبەست ئەوە بێت جیاوازی نێوان زانایەک لەگەڵ جیاوازی نێوان کەسێک کەوا دەجالە کەوا خۆی لە بازنە و خۆی لە کیفی زانا هەڵکێشاوە ئەوە شتێکی ترە. ئەگینا یعنی ئاساییە بۆ شوونی جیاواز لە نێوان مفتیەکانیشدا هەبێت یعنی ئەو کاتە پەشێوی دروست ناکە. بەڵام ئایا پێویستە کۆمەلگا بەرچاوڕوون بێت و کۆمەلگا ئەوەندە ڕۆشنبیری هەبێت کەوا یعنی زانا لە کەسێکی دەجال وەکە لە کەسێکی فێڵباس و لە کەسێکی بازرگانکەر بەدین یان لە کەسێکی کەوا دژی ئیسلامە و بە ناوی پسپۆر لە ئیسلام یان شارەزا لە فکری ئیسلامی قسە دەکات جیان بکەنەوە. کەواتە دکتۆر ئەمانە چۆن جیا بکەینەوە ڕەنگە بۆ هاوڵاتیەکی ئێمە کە زۆر جار دەبینین لە پەیوەندیە تەلەفۆنەکاندا هەندێک پرسیاری زۆر سادە و سەرەتایی لە دین دەکەن لەسەر دین دەپرسن چۆن ئەم هاوڵاتیە بتوانێت زانایەکی دەجالی یا زانایەکی ئاینی ڕاستەقینە لە یەک جیا بکاتەوە. زانایان چەند پێوەرێکیان داناوە یان ئەگەر سەیری کۆی دەقەکانی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین چەند دەقێکەیە. یەکەم ئەو کەسەی کەوا فتوای لێ وەردەگرێت دید و بۆچوونی دینی لێ وەردەگرێت یەکەمیان لە خوا ترس بێت. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی تەنها زاناکان لە خوا ترسن. بۆ یەکە کەسێک بانگی ئیمامی شەعبی کرد گوتیان یا عالم یا عالم گوتی ها بزانن العالم الذي يخشى الله زانا ئەو کەسەیە کە لە خوا بترسێت. و هەروەها زانایان دەیان فەرموو ئەگەر کەسێکمان ویستبای زانست لە کەسێکی تر وەربگرێ کەسێک بە مامۆستای خۆی قبول بکات یەکەم جار سەیری نوێژی دەکرد یەکەم جار سەیری خۆپاراستنی دەکرد لە حرام یەکەم جار سەیری دەکرد چەندە پابەندە بە سنوورەکانی ئیسلام کەواتە خاڵی یەکەم ترسانە لە خوای پەروەردگار سبحانه وتعالى. بەداخەوە ئێستا خەڵکانێک دەمی خۆیان لە دین وەردەدەن جاری وا هەیە بەرگی مەلایەتیشی لەبەرە کە من زۆر شانازی بەناوبوونەوە دەکەم وەکو ینی باب و باپیرانم ینی مامۆستای ئاینی و زانای ئاینی خوای گەورەش قبوڵکا منیش خۆم بە قوتابیەک و فەقەیەک دەزانم. بەڵام جاری وا هەیە کەسێک بەرگی ئاینیش لەبەر دەکات لە ڕاستیدا دەجالێکە لە ڕاستیدا فێڵبازێکە. بەڵام نەگەوە جاری وا هەیە تەلەڤیزیۆنێک کەسێک دێنێتە پێش ناوی لە دەنێ شارەزا لە فکری ئیسلامی دوو مەقالەی نووسیوەکەوە هەمووی ڕشانەوە و قسە گوتنە بە ئیسلام ناوی پسپۆری ئیسلامی لێ دەنێ. کەسێک باسی ئەوە دەکات کە دەڵێ ڕۆژووی ئیسلام یان ڕۆژووی ڕەمەزان واجب نییە زۆر جار لە هەندێک گردە ڤیدیۆدا بڵاو بۆتەوە کەوا لە گەعدەی عەرەق خواردنەوەدا دانیشتووە. کەسێک باسی ئەوە دەکات کەوا ڕۆژوو واجب نییە برادەرێکی لێ پرسیوە باشە دڵیانی ئەوە کەی قسەیە ئەتوو دەیکەیکەوە ڕۆژوو واجب نییە خۆ هەموو خەڵک دەزانێت ڕۆژوو واجبە ئیسلام خەڵکی نەخوێندەواریش قەنەعەتی بۆ هەیە دەڵێ خۆ من دەزانم بزنێکیش باوەڕ بە ئەو بۆچوونەی من ناکە بەڵام من ئیشم بۆ بۆچوونەیە کەواتە من داوا لە خەڵکی دەکەم من داوا لە کۆمەلگا دەکەم. ینی یەکەم جار حکوومەت پێویستە لە ڕاستیدا پێوەری دروست دانێ بۆ زانا لەگەڵ ئەو کەسانی کەوا زانانی پێویستە ینی خۆزێ جلوبەرگ جیاکراوە خۆزیێ پێوەەر هەبوایە چۆن ئێستا لە زانکۆکان و لە خوێندنی باڵا یعنی نازناوی زانستی هەیە کێ مامۆستا یاری دەدەرە کێ مامۆستایە کێ پرۆفیسۆری یاری دەدەنەوە کێ پرۆف و پرۆفیسۆرە خۆزیە ئەو پێوەرە بە دەقیقی و بە ئەمانەتەوە جێبەجێ کرابە. خاڵی دووەم کە زانایان دایان ناوە ئەو کەسە لەلایەن زانایانی متمانە پێکراوە پەروەردەکرابێت. بۆیە یعنی ئیمام شافعی دەیفەرموو من زۆر لەوە دەتەرسم کەوا خەڵکانێک دین بەزایە ببن لە ڕێگای ئەوەی تەنها لە نێوان لە لای کتێبەکانەوە پەروەردەکرابن. زۆر لەوانەی کەوا زۆر بە بێویژدانانە ئیسلام بە ئامانج دەگرن هەمیشە عیب و عاری ئیسلام باز دەکەن
لە ڕاستیدا ئەوە یعنی زۆر جارباز دەکەن دەڵێ من سەیری بوخاریم کردو و مسلیم ئاوا کردو و فتح الباریم خوێندوتەوە بەخوا دوای متابعەیەکی ورد دەرکەوتووە ئەوانە ڕاز ناکەن بەخوا هێز و توانای بوخاری و فتح الباریان نییە جۆڵدستێردی مەجەری جوولەکە هاتووە لە ئەزهەر و ئەوانە شارەزا بووە چەند کتێبێکی زۆر پڕ لە ژەهری نووسیوە مستەشریقەکانی دوای ئەو وەکو شاخت و ئەوانەی ئەڵمانی قوتابی ئەو بوون ئەجا هەندێک لە زانای مسر قوتابی ئەو بوون پاشی 56 ساڵ تازە بۆچوونەکانی جۆڵدستێر دەگەتە کوردستان ئەو کەسانە خۆیان بە پسپۆر وە شارەزا لە دینی ئیسلام دادەنێن ئەوانە ینی زانایان بەوان بە پێوەردانەوە ئەو کەسەی کە قسەی دروستی لێوەربگرێت لە دین ئایا کێ ینی فتواکەی دروست بێت پێویستە بزانین مامۆستاکانی کێ بوون یعنی من ئەو پەڕی ڕێزم هەیە بۆ مامۆستا دکتۆر حەسەن پشدەری کە مامۆستایەک ئەندامی لیژنەی باڵای فتوای کوردستانە لەو ماوەکەوە ئیجازەی هەندێک فەقەیدا تەلەفۆنی بۆ هەموو مامۆستاکانی کردبوو مامۆستا ڕێگەم دەدەن من ئیجازە بدەم بە فەقەکانم یعنی پاشەوەی کە ئێمە ئاگامان لێ 15 ساڵە مامۆستایەکە پرۆفیسۆری یاریدەدەرە لە شەریعە ئەندامی لیژنەی باڵای فتوایە لە کوردستان لەگەڵ ئەوەش یعنی زۆر بە شەرمەوە یعنی ئیجازەی فەقەکانیدا کەچی خەڵکانێک ینی ئێمە دەزانین سابقەیەکی زۆر بێدینیان هەیە شارەزانین دێن قسە دەکەن لە دین بەداخەوە من داوا دەکەم کۆمەلگا لەوەدا بەرچاوڕوم بێت وە فتوا لە هەموو کەس وەرنەگرێت خاڵێکی تر ئەوەی کەوا فتوای لێ وەردەگرێت گرنگە بەڵێ بێگومان لەسەر ئەو بابەتە ینی ئاماژەت بە بابەتێکی زۆر باش کرد بۆ منیش لەگەڵ جەلال دەمانەوێت بۆچوونی بەڕێستان بزانین بۆ نمونە مامۆستایەکی ئاینی کە دەبێتە هەڵگری با بڵێن پەیامێکی ئاسمانیە بۆ گەیاندنی لە ساڵانی زوو دوای ڕەنگە 15 ساڵ لە خوێندن لە فەقیەتی و لە خزمەتی کۆمەڵێک عالمی گەورە کە تەواوی بابەتەکانیان فێردەگرت اینجا دەیتوانی بێتە ناو کۆمەلگا و اینجا وەکوم جلوبەرگی مەلایەتی لەبەر دەکرد دەمەوێت بۆچوونی بەڕێستان بزانین کۆمەڵێک ناوەند هەیە ڕەنگە بە 2 ساڵ خوێندن یاوە خود ئەسڵەن ئەوانشی کە با بڵێن ناتوانن قۆناغەکانی خوێندنی قوتابخانە کە بەپێی قانون دانراوە تێپەڕکن هەندێک لە نیوەی خوێندنەوە لا دەدەن دەچنە ئەوێ و دەخوێن و ئیجازە وەردەگرن و ئەمانە بەڕێستان بۆچووتان چۆن ئەمانە گرفتێک دروست ناکەن بۆ دروستبوونی ئەم ڕەخنانە لە ئاین و یا خود دروستبوونی کۆمەڵێک مامۆستا لەژێر ناونیشانی مامۆستایانی بەڵام بە باگراوندێکی فکرە جیاواز و بە ئامانجێکی ترەوە بۆچوونی بەڕێستان چۆنە لەسەر بوونی ئەم هەموو ناوەندە و پێگەیاندنی و هەموو مامۆستایانی حتەمەن بە ڕێزێکی زۆرەوە مەبەستمان لەو حاڵەتە تایبەتانەیەکەوە هێشتا ڕەنگە هەڵگری زانستێکی تەواوی خودی شەرعیش نەبن چ بگا بە زانستەکانی تر و دێنە ناو کۆمەلگا و تەمسیلی پیاوانی ئاینی دەکەن و لە بەرگی پیاوانی ئاینی کە ئەو بەرگە ڕەنگە ڕۆژگارێک بەرگی کۆمەڵێک زانا و عالمی گەورە بوو بێ و بە ئەم ڕۆژەوەی مەسوود لە فتوا و لە قسەکانیان وەردەگرین. بەڵێ پێویستە دەرگای فێربوونی شەریعەت و ئەحکامی ئیسلام بۆ هەموو کەسێک واڵا بێت بۆ پیاو بۆ ئافراد بۆ گەنج بۆ پیر هەر وەکو چۆن سەروەرمان درودی خوای لەسەر دەرگای زانستی بۆ هەموو کەس واڵا کردبوو کەسێک دەهات گەنج بوو وەکو ئیبن عەباس وەکو ئیبن عومەر فێری دەکردن کەسێکی تری بە عومر وەکو ئەبوو بەکری سەدیق و عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بە هەمان شێوە بۆ ئافرەتان بە هەمان شێوە بەڵام لێرەدا ئەوە گرنگە ئەو ناوەندانە بە ئەمانەتەوە زانست فێری خەڵکی بکەن یەک دوو بڕوانامە نەدەن بە کەسێک کەوا تەواو فێری نەبوو بێت لە ڕاستیدا ئێمە هەمومان جێگای ئەوەی زۆر جاگلەیەمان لێ بکرێت کەسانێک یعنی ئەنجا ئەوە بەداخەوە دابەزینی نزمی ئاستی قوتابیان لە هەموو پسپۆریەکان لە کوردستان و لە غەیری کوردستان ئەوڕۆ دیاردەیەکی جیهانیە بەڵام پێویستە لە ڕاستیدا زانایانی ئیسلام یعنی بە ئەو پەڕی ئەمانەتەوە بڕوانامە و ئیجازەی علمی بدەن بە کەسێک کەوا تەواو فێری بوو بێت خاڵێکی تر دیسان لێرەدا هەموو کەسێک بۆی هەیە زانست فێر بێ بەڵام پێویستە پێوەر هەبێ کێ زانست ئەوەندە فێر بووە لە ناو ناخی خۆیدا جێبەجێ بکە کێ زانست ئەوەندە فێر بووە تەنها ئیمامەتی پێ بکات کێ زانست تەنها فێر بووە بەس خەتابەتی پێ بکات چونکە خەتیب زۆر وتاربێژی کارامە و یعنی سەرکەوتومان هەیە بەڵام بۆ خاتری خوا داوا لەو مامۆستایانە دەکەم من داوا لە خۆ دەکەم دەممان لە فتوا نەکوتین یعنی وتاربێژی هوەری وتاربێژی
هوەرێکی بەڕێزە هوەری پێغەمبەرانە بەڵام زۆر جیاوازە لە خەتابەت ئەجا لە فتوادان دوای ئەوە کێ بۆی هەیە فتوا بدات ینی کێ وتاربێژە و کێ فتوادەرە ڕەئی زانستی لە کێ وەردەگرێت ینی ئەوە هەمووی یعنی پێویستە لە کۆمەلگادا ئەو پێوەرانە هەبن و ینی زۆر جار پێویستە وەزارەتە پەیوەندیدارەکان یعنی دامەزراوە پەیوەندیدارەکان ئەو شتانە جیا بکەنەوە ئەو خەڵکانەی کەوا یعنی خۆیان بدڵسۆزی ئیسلام دەزانن یعنی حیزب ئیسلامیەکان بنەماڵەی شێخەکان بنەماڵەی مەلاکان ئەو هەموو ناوەندانێکەوە ینی گرنگی بە شریعەت و بە جێبەجێکردنی ئەحکامەکانی شریعەت دەزانن پێویستە ئەوانە ئیش بکەن لەسەر ئەوانە بۆ خاتری خوا هەر کەسێکەوە هات هەندێک شارەزایی هەبوو جوبەیەکی لەبەر بوو مێزەرێکی لەسەر کرد یعنی زیاد لە ئاستی خۆی پێنەدەن بەڵکو لە شوێنی خۆی یعنی لە هەندێک شت دابی وەستێنن دکتۆر ئاساییە کە زانای ئاینیش سیاست بکە بەڵام ئایا دەکرێت زانایەکی ئاینی کە نوێنەرایەتی ئیسلام دەکات لە ناو چوارچێوەیەکی یا حزبێکی دیاریکراوی ئەلمانیدا وجودی هەبێت؟ ینی ئەوڕۆ لە کوردستاندا ینی زۆر شتەکان و لە جیهانی ئیسلامیدا زۆر شتەکان تێکەڵ بوون ینی بەداخەوە ئەوەی گرنگە زانای مسلمان پێویستە بە ئەو پەڕی متمانەی هەبێ بە شریعەتی خوای گەورە سوبحانەه وتعالە زۆر بە جورئەت بێ لە ڕەتکردنەوەی هەر شتێکەوە دش بوەستێتەوە لەگەڵ بنەمانە گۆڕەکانی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وە کۆدەنگی زانایان کەواتە زۆر بە کورتی دکتۆر نەسیحەتت بۆ زانایانیانە چین کە متمانە پێکراوی ئیسلام و تەنانەت کۆمەڵگاشن بەڵام بە جۆرە لە جۆرەکان دانیشتون خۆیان پەراوێز خستووە بە هۆکاری تایبەتی بێت شخصی بێ یاخۆر حاڵەتێکی دیکە بێت ئەمانە لەسەر شانۆی کۆمەلگایە وجودیان نەماوە قسەیان نییە بە جۆرە لە جۆرەکان خۆیان پەراوێز خستووە بەڵێ بەداخەوە ینی پاشەکشەی هەندێک زانای گەورە پاشەکشەی ینی شەرمکردن لە هەندێک شت دوا دەکاکەوە خەڵکی بێمستەوا بێتە پێش خەڵکی بێمستەوا بێتە پێش ینی وە لە ڕاستیشدا با من عرستان بکەم هێنانە پێشی چەند خەڵکانێک بە ناوی پسپۆر و شارەزا لە دینی ئیسلام قسە بکەن لە نەگۆڕەکانی ئیسلام ئەوە شتێکە بەخوا لە کوردستان گەورەترە و لە جیهانی ئیسلامی گەورەترە ئەو بابەتە نەخشە کێشراوە لەلایەن زلهێزەکانەوە ئەوانەی دژایەتی ئیسلام دەکەن بەڵام ئێمە پێیان دەڵێ لەسەر خۆ بن زۆر خۆتان ماندوو مەکەن خوای گەورە ئێمەی زۆر قەناعەت بەسەر قەناعەت دروست کردو متمانەی بۆ دروست کردوین کەوا ئەو دینە ناگۆڕدرێت ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لحافظون هەوڵی زۆر گەورە هەبووە لە جوولەکەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە منافقین لە پاش ئەوان لەوانەی کە مرتد بوون لە پاش ئەوان هاتنی هۆلاکۆ و مەغۆل و ئەوانە بەڵام ئیسلام ئەو ئاوەیە نەخا ئەو ئاوە خاوێنەیە کەوا پیسی هەڵناگرێ بەڵکو پیسی وەلادەنێت ئیسلام هەر بە عەزیزی دەمێنێتەوە بەڵام سەرشۆڕی بۆ ئەو کەسانەیە کەوا بۆ دەرکەوتن لە تەلەڤیزیۆنێک بۆ دەست لە پشتدانێک بۆ ڤیزەیەک یان بۆ ئیقامەیەک هەندێک قسە دەکات و خۆی ناشرین دەکات لە بەردەم خوای پەروەردگار قەبری خۆی زۆر سواس کاک دکتۆر بۆ بەشداریکردنێت ئایزانم ناوبڕێکمان هەیە و دێنەوە لاتان بەڵێ بەرزان لەسەر تەوەرەی و هەمی بەرنامەکەمان باس لە کێشە و گرفتەکانی ڕۆژنامەنووسانی کەرکووک دەکەین واتە ڕۆژنامە کوردەکانی دانیشتووی کەرکووک بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نەزاکەت وەک سەرۆکی لیژنەی داکوکار لە مافی ڕۆژنامەوانان و وەروەها ڕۆژنامەنووسان دکتۆرە خان زۆر بەخێر بێی ئەگەر لەوە بچینە ناو بابەتەکەەوە کێشەی ڕۆژنامەنووسانی کەرکووک یان مابڵێن ئەو گرفتانەی کەوا هەیە قسەیان لەسەر بکەین خۆی لە ڕاستیە کێشەی ڕۆژنامەنووسەر هەیە لە هەموو پارچەیەکی جیهانە لە کوردستانی شاهەمانە بەڵام بار و دۆخی کەرکووک کە بە هەندوەرگیراوە
جێگای خۆیەتی بەڕاستی ئێمە بارودۆخی کەرکووک بەهۆی ئەو ململانێ سیاسیانەوە بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا بەسەریا هاتووە هەرچەندە هەموو هاوڵاتیان ئەتوانم بڵم لە کەرکووکە قوربانی ئەو بارودۆخەیە بەڵام ڕۆژنامەنووس بە حکمی مامەڵەکردنی لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژە بە حکمی ئەوەی دەبێ بوونی هەبێت لە شوێنی حەدەسەکانە بە حکمی ئەوەی کە هەموو کەناڵە کوردیەکان پەیامنێریان هەیە و پێویستیانە بە هەواڵەکانی کەرکووکە و نەک کەناڵە کوردیەکان کەناڵە جیهانیەکانیش پێویستیانە ئەمە وای کردووە بەڕاستی و لە ناو ئەو ململانێ سیاسیە بەگشتی و بارودۆخی کورد بە تایبەتی لە کەرکووکە وای کردووە کە ڕۆژنامە نووسەکان بەڕاستی زۆرتر ببنە قوربانی و ئەو کێشانێکە ئێستا بۆ ئێمە دێوەکو لیژنەی داکۆکی نەک تەنها کەرکووک ئەتوانم بڵێم ناوچە جێناکۆکەکان ئەوانەی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق و جێناکۆکەکان بە تایبەتی کە کورد بە هەند وەرگیراوە لەوێ و بە ئامانج وەرگیراوە ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی تون و تیژی ئەبنەوە ڕوبەڕووی ڕێگریکردن لە ڕووماڵ ئەبنەوە ڕوبەڕووی شکاندنی کەلوپەر و لێسەندنی میمۆری و کامێرە ئەوانە بوونەتەوە تا لێدان بوونەتەوە ڕوبەڕووی هەڕەشە بوونەتەوە ڕوبەڕووی تون و تیژی بوونەتەوە کە ئێمە لە هەفتەی ڕابردووە راپۆرتی 2019مان ڕاگەیان نازانم بۆ کەناڵەکە هاتبێ یان نا هاوکارانمان لێوێ بوون راپۆرتەکە هاتبێت یان نا کەرکووک ئاستێکی زۆر زۆر بەرزی هەیە لە پێشێلکاریەکانە لەگەڵ ئەوەی کە ئێمە بەشێکی زۆری پێشێلکاریشمان پێ ناگات لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسەکان تا ئەو ڕادەیە بارودۆخیان ئەوەندە خراپە ناتوانن سکاڵا بکەن و ناوێرن زۆر جار سکاڵا بکەن ئێمە خۆمان بە دوواداچوونمان بۆ ئەوانە کردووە و کێشەی تر کە بەڕاستی لەوێ هەیە دەست نەکەوتنی زانیاریە یاوەکو چۆن ئەڵێ ڕێگری قەتعی هەیە ئێستا ئەم ڕێگریە هەر هەبووە مەسەن لە کوردستانیش ڕەنگە بۆ هەندێک کات بۆ هەندێک کەناڵ هەبێ لە عێراق بێ لە وڵاتانی تر هەبێ بەڵام ئێستا بارودۆخی ڕۆژنامە نووسان لە کورد لە کەرکووکە گەشتوێتە ئەوەی قەتعیەن بەبێ ئیستیسنا معلوماتیان نادەن ڕۆژنامە نووسەکانی دۆران پێشێلکاری ئەم قەتعی زانیاریە هۆکارەکەی تەنها بۆ جیاوازینەتەوەی دەگەڕێتەوە لەناو کورد و دەسەڵاتدارەکانی زیاتر پێسەوە لە کەرکووکە نەکار بە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان نەکرێت نەکار بە یاسای عراقی ئەکە ڕۆژنامە نووسی عراقی ئەکرێت بۆ پارێزگاری بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامە نووسەکانە یعنی هیچ کامیان بارودۆخوژی ململانەکە وای کردووە هیچ کامیان ئیشیان پێ ناکرێەوە کار بە هیچ کامیشیان ناکرێت یعنی تا ئەوەی کە بۆ نمونە تۆ قەتعی ڕێگری لە ڕۆژنامە نووسکەی ئەمە ئەو پەڕی ئیهانەکردن ئەو پەڕی پێشێلکاری ئەو پەڕی تونوتیژیە بەرامبەر بە ڕۆژنامە نووسێک کار لەوەیە کەناڵەکەی ناچاریەکە نە کەناڵەکەی ناچاریەکە کەرکووک شارێک پارێزگایەکە بۆ هەموو کەناڵەکان عێراق و جیهانیش جێگای باس و کوردستان ئەوانە کەناڵە کوردیەکانیش پێویستە زانیاری و معلوماتەکەی هەبێ کاتێکە تۆ ڕێگری لە ڕۆژنامە نووسێک ئەەکەیت ئەمە ئەو پەڕی بەڕاستی پێشێلکاریە و ئەو پەڕی ئیهانەکردنە و ئەو پەڕی تونوتیژیە کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسەکانە بێتەوە لەناو هەرێمە لەناو کەرکووکە لە کاتێکا کە ئەمە بۆ ڕۆژنامە نووسی کەناڵە عێراقیەکان ینی هەر چالاکیەکی ئاسایی ئێستا ینی ڕۆژنامە نووس لە کەرکووکە ینی گەشتووەتە ئەوەی وەکو سەربازی ینی وەکو ئەسکەری مامەڵی لەگەڵا ئەکرێ هیچ چالاکیەک ڕێگە نادرێت بە پێی ئەو هەواڵی تازەترین هەواڵکە من ئەم بەیانە پەیوەندیم بە سندیکای لقی سندیکای ڕۆژنامە نووسانی کەرکووکەوە کردووە و ڕۆژنامە نووسەکان هەواڵم بۆ هێنن ئێستا قەتعیە بەبێ ئیستیسنا ڕێگری بە ڕۆژنامە نووس نادرێ و ئەو زانیاریەشی کە دەستی ئەکەوێت زۆر بە سەختی لەسەر گیانی خۆی لەسەر بەکارهێنانی چەندین ڕێگە تا زانیارێکی دەسەکەوێت دکتۆر خانەگەر لەوە پرسیارکردنەوە وەکو لیژنە وەتایبەت وەکو سەرۆکی لیژنە هەماهەنگیتان هەیە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانی عێراقی چونکە دەزانین کەرکووک هەم سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لەقی هەیە ئەم نەقابەی صحفیانی بڵێن عراقیش لەوێ هیچ هەماهەنگیەکتان هەیە هیچ بەڵام سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بۆ هەر حاڵەتێک بۆ هەر کێشەیەک بۆ هەر بارودۆخێکە بوو بێت هەوڵیاوە لە ئاستی سندیکا لە ئاستی ئەنجومەنە کە بە دوواداچوون بۆ ئەو حاڵەتە بکە و بەڵێ من دڵنیام پار سندیکای ڕۆژنامە چەند مانگێک پێشێستنەک با سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان سەردانی سندیکا ڕۆژنامە نووسانی بەغای کردووە و
تەنسیق و هەماهەنگی هەیە ئێمە تەنانەت نوێنەری فەرعی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانیش لە بەغداد هەیە و بەیاننامەکانیش کە دەری ئەەکەین لەسەر بارودۆخەکە نوسخەی ئەکرێ بە عەرەبی و راپۆر نوسخە کراوە بە عەرەبی و نێراوە بۆ نەقابەی سەحەفینی ئەوان مووقفیان چۆنە مەسەن ئەم هەموو حاڵەتی پێشێلکاری و بارودۆخەکە کە لە کەرکووکە دروست بووە ململانە سیاسیەکە لە ئاستێکایە مووقفی سندیکای عێراقیش ڕوون نییە لێرە بەڕاستی بەرامبەر بە ڕۆژنامە کوردستان. دکتۆرە من وەڵامم وەرنەگرەوە کارەکەی جیاوازی نەتەوەیە لە نێوان جیاوازی فعلا 16 ئۆکتۆبەر کاریگەری هەبوو بەسەرەوە بەگشتی ڕێگری هەیە لە هەموو ڕۆژنامە نووسەکان لە هەرێ کوردستان لە کەرکووک. یعنی ئەگەر من ئێستا بڵم کەناڵێکی لە عێراقیش پێشێلکاری بەرامبەر ناکرێ ئەکرێ بەڵام بە تەئکید کورد بە ئامانج گیراوە لێ چکە هەر ئەم هەوە ئەم تازەترین زانیاری کە بە من گەیشتووە کاتێتۆ بە قەتعیەن بەبێ ئیسیسنا ڕێگری لە ڕۆژنامە نووسە کوردەکانەکەی تەختیە و ڕووماڵی چالاکیە کات ئەمە ئامانجە و بەڵێنەتەوەیە ئەو ئەگەر راپۆرتی پێشێلکاریەکانتان کە لەلایە سەیری بکەن کە چۆن ڕۆژنامە نووسە کوردیەکان بارودۆخی خۆیان ئەگەڕنەوە چۆن دەست بەسەر ئەکرێن چۆن سوکایەتی پێ ئەکرێت چۆن میمۆریەکەی لێ ئەسەندرێت چۆن یعنی هەموو ئەمانەت نەک ئەمە لە خۆپیشاندانێ با بڵێن خۆپیشاندانێک چالاکیەک ململانەیەک بارودۆخێکی گرژی و سەختیە ڕۆژنامە نووسە کوردەکان سەردانی دائیرەکان بۆ نمونە تۆ لەسەر پەروەردە قسەکەی پێویستە بەڕێوەبەراتی پەروەردە قسەت بۆ بکە بۆیان ناکەن زانیاریان پێ نادەن یا بە نیوە ناچڵ یا بە هەزار ناڕەحەتی لە حاڵەتی زۆر ئاساییشە ڕۆژنامەنووسەکان هەر کوردەکان کێشەی داخستنی سەرچاوی زانیاری بەڕووی ڕۆژنامە نووسەکانی کەرکووکە کورد لە کەرکووکە بە هەموو شێوەیەکەیە سەرباری ڕێگری سەرباری هێرش سەرباری دەستگیرکردن سەرباری ئیهانە و شکاندنی کەلوپەل کە هەموو ئەمانە بە پێی پێشێلکاریەکانی راپۆرتی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانی عێراقی هەرێمی وەجیهانیش بێشێت. دکتۆر 16 ئۆکتۆبەر کاریگەری هەبوو بەسەرم ڕووداوە ململانی سیاسیەکە مناڵێم 16 ئۆکتۆبەر هەیە هەر شتێک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زیاتر ئەمە ڕوو نەبوویەوە بارودۆخ لەکوێ ململانێ هەبوو ئێمە ئێستا مەسەلەن لە خانەقینیش ئەم بابەتە بادەوە بەڵام ئەمەی کە لە کەرکووک هەیە نەتەوەییە مۆزوعەکە تەنها کەرکووکە یان ناوچە دابڕێنراوەکان لە دووس خورماتوش لە خانەقینیش لە گەرمیانیش ئێمە داتامان هەیە لەناو راپۆرتەکەمانە بەڵام بارودۆخی کەرکووک جیاوازترە بە ئامانج ئێستا بە جۆرێک لە زانیاریەدەن بۆ ورەکەشان لەوەی کە بۆ نمونە گەر بەڕێوەبەرایەتیەک یا دەستگایەکی سەربازی لەوێ کە بیەوێ زانیاری بداتە ڕۆژنامە نووسان لە بریەوەی کە هەمویان داوت بکە بۆی کە مۆتەمەرێکیان بۆ ساز بکە بەیاننامەیەک بڵاو دەکاتەوە دەیانداتێت لە چوارچەوەی ئەم بەیاننامەیە زانیاری دەدرێتە ڕۆژنامە نووسان. ئایا ئەمە تا چەندە چۆن بڵێ لە چوارچێوەدانی زانیاریە بە ڕۆژنامە نووسان کۆتوبەندکردنە چونکە ئەمە زین چۆنە دکتۆر ئەمە تەنها لە کەرکووکانیە لێرەش ئێستا هەیە ئێستا وەزارەتەکان فێر بوون خۆیان لیکی هەواڵەکە دەنێرن بۆ ڕۆژنامە نووسان بۆی کە ئیدی تۆ لە چوارچێوەی ئەمە دەست ناگاتە وەزیرەکە خۆی گرفتەکە چێوە کۆڵم ئێمە تەنها یاسای ژمارە 35 بانێ خۆلارێمە یاسای بەدەستێنانی زانیاری لە 2012 دەرچووە تاوەکو ئێستش لە هەرێمی کوردستانە بە باشی مامەڵە و کار بەم یاسای ژمارە 35 ینی یاسا هەیە بەشێکی زۆر بەڵام ناکرێت دادگاکانیش مامەڵی لەگەڵا ناکەن شوێنەکانی تریش مامەڵەیەکی تەواوی لەگەڵ ناکەن بۆ پێدانی زانیاری کەرکووک بە حکمی تەموو مژاوی بارودۆخە سیاسیەکەی خراپتر لەوە ئێستا ئێمە کەرکووک تەنها خۆکێشەمان لەگەڵ لایەنێکی ئەمنیانە بڵین با بچین لەگەڵم لایەنە ئەمنیا چارەسەری ئەمە بکەین چەندین فێرقەی چەکداری و سەربازی و ئەنواع گروپ هەیە لە ناو کەرکووکە ئەمانە گەر سێری راپۆرتەکە بکەی هەر هەمویان باسی و ینی پەلاماری ڕۆژنامە نووسەدان پێشێلکاری بەرامبەرەکە ڕۆژێک گروپی فلانە ڕۆژێک حەشتی شعبیە ڕۆیانی بە ئەنواعیشەوە تا ئاستی ئەوەی هەنی ئێستا ڕۆژنامە نووس وای لێ هاتووە نەک هێزی ئەمنی هاوڵاتیش پەلاماریەدا یعنی ئەگەر سێری راپۆرتەکە کەین لەناو خۆپیشاندانەکانە جاری وایە ڕۆژنامە نووس کە سکاڵاکە بۆ ئێمە دێنێ ئەڵێ باسی هێزی ئەمنی ناکە لە خۆپیشاندەران هێرشیان کردە سەرمان بەجنێ و ڕاویان ناون و هینیان کردوون ینی بارودۆخەکە هەل ینی هیچ وەکو لیژنە ینی هیچ پێشنیارێکتان کردووە هیچ فکرێکتان لا گەڵاڵە بووە مەسەلەن چ بە ڕۆژنامە نووسەکانی کەرکووکی بدەنیان لەگەڵ لایەنە پێونیدارەکان چی هێز ئەمنیەکان منیان نەقیب سندیکاوێ داکۆکی لە سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان کە خۆشبەختانە لیژنەیەکی زۆر هەماهەنگ
و ئەکتیڤ و خەڵکی قانونیمان لەگەڵایە و خەڵکی بە ئەزمونمان لەگەڵایە و لە زۆربەی پارێزگاکانی هەرێمە لیژنە ئەندامی هەیە و بە سوپاسەوە ئەڵێم سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بە نەقیب و جێگری نەقیب و ئەندامانی ئەنجومەنەوە پشگیری و هاوکارێکی تەواویان بۆ لیژنەی داکۆکی هەیە. ئێمە لەمە چی ئەکەن راپۆرتەکانمان تۆماری هەموو پێشێکاریانەمان کردووە بەرامبەر کەرکووک بەیاننامەمان دەرکرد ئاک هۆشداری سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان گەرسەی لە راپۆرتەکەمان بکەن هۆشداریاندا ماوەیەک پێش ئێستا هۆشداریاندا بە هەموو لایەنە پەیوەندیدارە عێراقی و کوردستانی و جیهانیەکانیش بۆ IFJشمان ناردووە کە بارودۆخی ڕۆژنامە نووسان لە کەرکووکە ڕۆژنامە نووسە کوردەکان بە تایبەتی لە ژێر مەترسیایە و بەنیازین لیژنەی داکۆکی لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە ماوەیەکی نزیکە لە کەرکووک لەگەڵ سندیکا ئەنجومەنی سندیکا ئەگەر ئیشەڵا بارهێنەکە ڕێکەوێت دانیشتنێک یا سیمینارێک یا ڕوبەڕووبوونەوەیەک بۆ ڕۆژنامە نووسانی کەرکووک ئەەکەین تاوەکو لە نزیکەوە باشتر بارودۆخەکە بکەن و جگە لەوە ئێمە لقمان هەیە لەوێ لەقی سندیکای ڕۆژنامە نووسان کە بە سوپاسەوە سکرتێری لقەکە زۆر ئەکتیڤ و چالاک و هەماهەنگە لەگەڵمانە زانیاریەکانمان بۆ ئەنێرێ بە دوواداچون بۆ کاروباری ڕۆژنامە نووسانەکات و پەیامنێرەکانیشمان زۆر ئەکتیڤ و چالاکانە پەیوەندی لەگەڵ لیژنەکەی ئێمە هەیە و زانیاریەکانمان بۆ ئەنێرن و دڵنیاشم کە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان جگە لە لیژنەکەی ئێمە پلان و ئەجندا و خەمخۆری خۆی بۆ ڕۆژنامە نووسانی کەرکووک بێت. زۆر باشە سندیکا لە هەرێمی کوردستانە ئەگەر کەسێک یا ڕۆژنامە نووسێک پێشێلکاری بەرامبەر بکرێت ئەگەر ڕۆژنامە نووسەکە بیوێ سکاڵا تۆمارکە سندیکا دەستی دەگرێت تەنانەت پارێزەریشی بۆ دیاریەکە ئێوە چیەکەن بۆ ڕۆژنامە نووسانی کەرکووک گەربیانەوێت سکاڵا تۆمار بکەن خۆی هەموو ڕۆژنامە نووسێک کورد لە هەر پارچەیەکا بێ ئێمە ئەم جارە بۆ ڕۆژنامە نووسانی کوردی سەر بە دەستگاکانی هەرێمی کوردستان لە ڕۆژ ئاواشە پاشکۆمان دەرکردووە لە هەر شوێنێک بێت لە سنووری سەلاحیەتی سندیکای ڕۆژنامە نووسانە دەرکردنی بەیاننامەیە تۆمارکردنی پێشێلکاریەکەی و گەیاندنێتی بەلایەنە پەیوەندیدارە جیهانی و ئینەکان گرتنی مەسەلەن وەرگرتنی سکاڵاکی و مەسەلەنینی هەیە مەسەلەی قانونیەکەشی لە پارێزەر گرتنی پارێزەری هەیە بۆ ئەمە و پارێزەر دابینەکە بۆ ئەو ڕۆژنامە نووسانە و تا ئاستی ئەوەی بە دوواداچوون پەیوەندی بە ئاسمن وەک خۆم ئەندامانی ئەنجومان نەقیب سکرتێری لقەکان بەڕاستی هەموویان نەکە لیژنەکانی من هەموو کاری داکۆکیە بۆ لیژنە ناگەڕمەوە سکرتێری لقمان هەیە بە نمونە لە شاری سلێمانیە لە شوێنەکانی ترە ڕەنگە لە مانگێکە چەندین جار بچێتە ئاسایش و دادگا بەکاری خۆبەخشی خۆی بە دوای ڕۆژنامە نووسا ئەڕوات پەیوەندیمان کردو یان ئێمە ڕۆژنامە نووسمان لە خانەقین گیراوە سندیکا لەسەر خەت بووە لەگەڵ دادگای ئەوێ لەگەڵ ئاسایشی ئەوێ لەگەڵ لایەنە ئەمنیەکان تاوەکو بەردراون و زیندانیکردنی ڕۆژنامە نووس بە پێی هەموو یاسا جیهانیەکانەوە نەقاباتی جیهانی و یاسا جیهانیەکان زیندانیکردن نییە زۆر دەگمەنە هەبێت لە یاسای وڵاتان و ئەوانە لە هەرێمی کوردستانیشە خۆشبەختانە ئێمە نەمان هێشتۆ ڕۆژنامە نووس هەرچەند نابێ بگیرێ ڕۆژنامە نووس لەسەر کارێکی یاسایی کاری ڕۆژنامە نووسی خۆی ئەگەر بیکات بەڵام بە دوواداچوون کراوە خۆشبەختانە نەهێژراوە هیچ ڕۆژنامە نووسێک لە سجنا بمێنێتەوە لە ماوەی چەند ڕۆژێکە نەشێژڵاوە بگاتە چەند ڕۆژێک سندیکا هەوڵیاوە بەربدرێەوە هەوڵی داوە پارێزەری بۆ بگیرەوە کێشەکەی بۆ چارەسەر بکرێت بەڵام یەک شتیش بڵێن ئەوەش نەخرێتە بەرچاومان کە بڵێن ڕۆژنامە نووس قەت نابێ بگیرێ قەت نابێ سکاڵای بەرامبەر بکرێ قەت نابێ ئەی تۆ وەکو ڕۆژنامە نووسێک تەشیرەکەیت ناوزڕاندن ئەەکەیت تۆمەت ئەگەر بۆ نمونە من سبێنە مەقالەیەکە نووسم تۆمەتە دەمە پاڵ کەسێک خۆ نابێ بڵم دادگا نابێ من وەکو ڕۆژنامە نووسێک لە پرچینەوەم لێ بکە دادگاش بانگ دەکات و لێ پێچینەوەت لێکا تۆقیفیشی تایە تۆقیفیشی تایە تەوقیف لە چییە؟ لای ڕۆژنامە نووس تەوقیف بکرێت 3 ڕۆژ 4 ڕۆژ ئێمە تەوقیفمان تۆمار کردووەکو پێشێلکاری تەوقیفەکە سەیری راپۆرتەکەکەن تۆمارمان کردووەکو پێشێلکاری ئێمە سندیکا هەوڵ ئەداوە خەمی ئەوە ئەخوا کە نە تەوقیفکردن نە زیندانیکردن تا ئاستی زۆر کەم بکرێتەوە یان نەمێنێ بەڵام تۆ لە کاتێکا کە هەڵەیەکی یاساییت هەیە وەکو هاوڵاتیەک هەڵەیەکی یاساییت هەیە لە دەرەوەی چوارچێوەی کاری ڕۆژنامە نووسیە لە دەرەوە نا وەکو ڕۆژنامە نووس من ڕۆژنامە نووسم بەستە شیرەکەم بە تۆ مافنیە سکاڵا لە من تۆمارکەی ئەوە ئەمەگە سندیکاش نتوانێت بەپێی یاسا مامەڵە دادگا مافینیە من
ئەگەر نەمتوانی بیسەلمێنم خەرامە بکات یان عقوبەی خۆی بگات بەپێی یاسای ناوزڕاندن کەواتە ڕۆژنامە نووسیش ئێمە ئەڵێن ئەبێت ئاگای لە یاساکانی ڕۆژنامەگەری بێت یاسای ژمارە 35 بێ یاسای تەشیر و ناوزڕاندن بێت ڕۆژنامە نووس ئەگەر لە دادگا خۆی کەیسەکە ناباتەوە تاوانەکە بۆ خۆی گەڕێتەوە سندیکا لێرا چی بکات لەم ڕۆژنامە نووسە بەڵام ئێمە ڕۆژنامە نووسێک لە شقامە کاتێکە هێرشەکرێتە سەری لێ ئەدرێ ڕێگری لێ ئەکرێ یانەی پێ ئەکرێ کە لوپەلی ئەشکێنرێ لەوێ ئەگیرێت ڕۆژنامە نووسێک لە چوەتە خۆپیشاندانێکەوە ڕووماڵەکە تەوقیفی ئەەکەیت ئەیگریت ئەمانە پێشێلکارین بەڵام ڕۆژنامە نووسێک بەهۆی کاری خۆیەوە کە کارێکی نایاسایی ئەکات تەشیرەکە ناوزڕانەکە یا هەر شتێکی ترەکە ئەکرێ ئێمە بڵێ نابێت دادگابانی کاو لە ئەی مافی بەرامبەر تۆ منت شکاندووە کەیسی لەو جۆرەمان هەیە چ لە کوردستانانی باوەڕ بە دەفتەرجانی لە کەرکووکیش بە تایبەت ڕۆژنامە نووسێک لەبەرەوەی بنەماکانی کاری ڕۆژنامە نووسیا ڕاگەیاندن چ شارەزانە بوو بێ یا بە بێویستی خۆی بوو بێیان بە هەر پاڵنەرێک بوو بێ لە دەرەوەی چوارچەوەی کاری ڕۆژنامە نووسی چی تەشیری کرد بێ یاخود ناوزڕاندنێک یان بڵین خراپ باسکردنێک ناوهێنانە کەیسی وامان هەیە ینی ئاهۆکارەکەی خودی ڕۆژنامە نووسمانی لە دادگانەی بردوێتەوە ئێمە چوین بەدوایە داکۆکیمان لێ کردووە نەمانێشتە لە سجنا بمێنێتەوە لە دادگا کەیسەکەی نەبردوێتەوە ئێتۆ خۆ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هیچ کەسێک ئێمە داوا ئاکەین کەس تەداخولی دادگانەکە ئێبێ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بە دادگا بڵێ نا ئەمە ڕۆژنامە نووسە کەیسەکەشی نەبردوێتەوە تۆ هەر نابێ عقوبەی غەرامێ بەرامبەرکەی شتی وا نابێ بەڕاستیانی ئەمە وەکو هاوتۆ ئەبێ ئاگاداری یاساکانی تریش بی بەڵام ئێمە لە شەقامە لە کاری ڕۆژنامەوانە کە ڕۆژنامە نووسێک بەبێ بۆ پێناو کارە پیشەی ڕۆژنامە نووسیەکەی خۆی هەر پێشێلکارێکی بەرامبەرەکرێت ئێمە داکۆکیلەوەکەی لەگەڵەوەشا خۆ بڕۆمە و کەیسانش کەوابوون سندیکار پشتیوانی بۆ کردوون سندیکا نامێ بۆ دادگا نردووە کە ئەمانە ڕۆژنامە نووسن بە یاسای ژمارە سندیکا ئەتوانێت بە دادگا بڵێ بە یاسای ژمارە 35 مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسکە ئێمە گرفتمان لەوە ئەبێت کە بە یاسای ژمارە 35 مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووس نەکرێت وەکوە بینین لە بەرگی راپۆرتەکە نووسراوە کووە یاسای ژمارە 35 ئەمە بۆچی نووسیمانە لەبەرەوەی چەند حاڵەتێکمان هەبوو لە ساڵی ڕابردووە کە کار بە یاساکە نەئەکرا ناکرێ بڵین دادگاکار ینی قسەیەک بڵاوە لە ناو ڕۆژنامە نووسانە لە هەرێما کار بە یاسای ژمارە 35 ناکرێت ئەمە ناکرێت مطلقا نابێت قسە لەسەر ئەمە بکەین کار بە یاسای ژمارە 35 نەکرایە لە هەرێمی کوردستانە ئێستا زۆر بارودۆخەکە لەوە خراتوو بەڵام حاڵەت هەیە بەڵە کار بە یاسا نەکراوە یان هەوڵ دراوە یا یاساکە گۆڕاوە سندیکا راپۆرتی نووسیوە قسەی لەسەر کردووە بەیان نامەشی لەسەر زۆر باشە دکتۆر حاڵەتێکی تر هەیە کە زۆر ڕۆن و ئاشکرایە کاتێکە لە شوێنێک پێشێلکاریەک بەرامبەر بە من دەکرێت لەسەر شەقامە کە بمەوێت سکاڵات تۆمار بکەم و سکاڵات تۆمارەکەم ڕەنگە بەڵگە دۆکیومنتەکانی خۆم پێشکەشی دادگا دەکەم یا دادوەرە بەڕێزەکان 2 ساڵ نەتیجەکەی نایێتەوە بەڵام سیر دەکەی کاتێکە لایانی بەرامبەر سکاڵا لەسەر ڕۆژنامە نووسێک یا میدیایەک تۆمار دەکا بە 2-3 مانگ یەکسەر ئەمری قەبزەکەی بۆ دێتەوە بۆ یەکە بچێتە ئەو کێشەیەش هەیە یەکێ لەو شتانێک کە سندیکا ئیشی بۆ کاوە ئێمە داکۆکی لەکەین کە دادگایکی تایبەت بە ڕۆژنامە نووسان هەبێت کێشەکە ئەوەیە دادگای تایبەتمانە بەڵام دادگاکە بۆ ئەوان تایبەتە بەس بۆ ئێمە ناتایبەتە دادگاکەش بکرێتەوە لەسەر ناسەر بەخۆی دادگاکان بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەوە هەیە تا ڕادەیەک من کە خۆم وەکو خەبیرێک ئیشەکەم لە زۆر کەیسی ڕۆژنامە نووسان لە دادگای سلێمانی بانگ ئەکرین فعلا ئاگاداری نەشارەزایی دادوەرەکان یان پارێزەرەکان لەوێ بەکاری ڕۆژنامە نووسی هەیە زۆر جار کەیسەکانی ڕۆژنامە نووسان لەوێ بە یاسایی و بە شێوەی زیکی ڕێک و پێک مامەڵیان لەگەڵا ناکرێت ئەوەشمان هەیە ینی ئێمە کێشەی شەقاممان هەیە بەڵام یەک شتی تریشمان هەیە کێشەی دادگامان هەیە کێشەی شەقاممان هەیە کێشەی ململانی سیاسیمان هەیە کێشەی میدیای حیزبیمان هەیە کێشەی ناوچە جێناکۆکەکان کە چەندین گروپ و میلیشیا و ئەنواعەوە ڕوبەڕووی ڕۆژنامە نووسە بنەوە بەڵام یەک شتیش من ئەبێ ئاماژەی پێ بکەین هەتا ئێستا ئێمە لە ناو راپۆرتەکەمانە باسی پێشێلکاری سەر شەقاممان کردووە ڕۆژنامە نووس لە ناودام و دەستگاکانیشا پێشێلکاری بەرامبەرەکرێ و کەیسیشمان بۆ دێت بۆ نمونە بۆمان هاتووە عەقدی هەبووە مامەڵی بەپێی عەقدەکە بە ڕێکوپێکی لە دەستگاکانە کراوە لە کاتی عەقدەکە دەرکراوە موچەکەی بۆ شێوازە پێنەدراوە موچەی بە ڕێکوپێکی پێنادرێت ئەنواع پێشێلکاریش هەیە لە ناو دەستگاکانیشا بۆیە ئێمە دەکرێت بۆ جاری داهاتوومان
ئیش لەسەرەوە بکەین کە ڕۆژنامەنووسیشمان لە ناو دەستگاکانە نەبێتە قوربانی و مامەڵەی مەزاجی مدیری لەگەڵا بکرێ یا ڕۆژنامەنووسی چێشێلکاری ئیداریشی چانمان هەیە مەسەڵەن تا ئەو کەیسانێک کە بۆ من یەگێچەڵ بە ڕۆژنامەنووسە کچەکان ئەکرێ ئێخۆ ئەمە بە پێیین پێشێلکاریە تا ئێستا راپۆرتەکان بۆ ئەمانە تۆمار ناکراوە تا ئێستا راپۆرتەکانی ئێمە زۆرترین پێشێلکاریەکانی شەقام یا لایەنە ئەمنیەکان یا ئەومان تۆمار کردووە. من پێشنیارەکەم بەڵام ئەوە کاری سندیکایە کە لەم هولا بۆ دەستگاکە ناو دەستگاکانیش و سندیکا خۆشی ئیش بۆ مەسەلەی خانە نشینی ئەکا مەسەلەی جیاوازی کرێ گرفتێک کە سەرچاوی هەموو ئەم گرفتانەیە کە نە سندیکایە و بەشێکی نەدادگایە و نە حکوومەتە و نە حیزبە نە دەستگاکانن کاری ڕۆژنامەنووسی بە پیشەنە ناسێنراوە لەبەرەوە ئێستا لەوانەیە موچەکەی تۆ زۆر فەرقی بێ لەگەڵ موچەیەک لەوانەیە هەر لە ناو دەستگاکە موچەی کارمەندێک فەرقی هەیە لەگەڵ کارمەندێکی ترا دەڵێ هەمان سعاتی ئیشەکەم هەمان ئیش و ڕێک و پێکەکەم فەرقی من لەگەڵ ئەوە هەیە بۆ چونکە بە پیشەنە ناسێنراوە کە بە پیشە ناسێنراو ڕێو شوێنی شێوازی موچە و حەق و حقوقی ئیمتیازاتی ڕۆژنامەنووس بە یەکسانی دیاری کرا بەشێک لەم کێشانە لە ناو دەستگاکانە کەمە بێتەوە بەڵام ڕەنگە شەقام تا ململانی سیاسی هەبێت من ویستم پرسیارێکیش بکەم هەڵبەتە لە تەورەکەمان کەمێک دوورە لە بەزڵام ڕەتی بە ڕۆژنامەنووسانەوەی بۆ نمونە ساڵانە سندیکای ڕۆژنامەنووسان ئەگەر بە کورتی ئێمە با بڵێن باجی ڕۆژنامەنووسان تازەکرێتەوە گەر لیژنەیەکە بێ بۆ ئەم ڕۆژنامەنووسە تۆزێک با بڵێن تێست بکاتەوە بۆ ئەوەی تووشی گرفت نەبێ ینی تووشی لە ئەتەکێتی ڕۆژنامەنووسی کاری دەرنەچێت یانی شتیوە هەیە لە پلانتان هەیە هەر ئەوەندە چکە کاتمان زۆر کەمە بۆی ڕۆژنامەنووس واتە کاتێک باجەکەی تازاکرێتەوە لیژنەیەک هەبێ ڕۆژنامەنووسە ببینێ بۆی مەسەلەن تێستی کارەکانی نەگلیژنەیەەکە بێ ڕۆژنامەنووس لە دنیا پێویستی بە ئەبدەیتکردن هەیە پێویستە سندیکا ڕۆژنامەنووسان کەناڵەکانی ڕاگەیاندن لایەنە پەیوەندیدارەکان ئەو ڕێکخراوانەی کە مەسەلەنینەکەن بەردەوام ئەبدەیتی ڕۆژنامەنووس بکەن چونکە ئێمە ڕۆژنامەنووس من دوو هینم هەیە بۆ ڕۆژنامەنووس دەم هەرێمە ڕۆژنامەنووس لەم هەرێمە قوربانیە فریشتەژنێ زۆر زاکەت حسین سەرۆکی لیژنەی داهۆکی لە مافی ڕۆژنامەنووسان سپاس بۆی کە لەم تەوەریا لەگەڵمانە بوویت. بینەرانی عزیز دەوچینە لای تەوەری سێم ئەرک و مافی سزادراوان لە چاکسازیەکانی هەرێمدا ماوەی 25 ڕۆژە بەشێک لە سزادراوانی چاکسازیەکانی بەتایبەتی سلێمانی مانیان لا خواردن و خواردنەوە ڕاگرتووە لەبەرەوەی کە ئەمانە داوای مافی گێڕانەوەی ئازادی بەمەرج دەکەن بۆ خۆیان کە دیارە لایەن دادگای تێڵچوونەوەی هەرێمەوە لە ئێستادا و بڕیارە ڕاگیراوە بۆ قسەکردن لە سەرم تەوەرە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە میوانداری پارێزەری ڕاوێژکار باخان فاتیحمان کردو باخان خان زۆر سپاس بۆ دەرفەتە تاوان دەمەوێت پرسیاری یەکەمم لەسەرەوە کەمپینە بێت کە تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی ڕاگەیاندووە لە ژێر ناونیشانی گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی دەمەوێت بزانم کۆمنتت لەسەرەوە کەمپینە چییە؟ بەیانیتان باش هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و سەرکەوتوش بۆ کەمپینی کەناڵی پەیام دیارە هەر شتێک هەر چالاکیەک کە بکرێت لەسەر ئەساسی ئەوەی کە مافخراوانی بۆ بگەڕێتەوە ئێمە پێمان باشە و پشگیری لە یەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین خاستن ئەو کەسانێک کە لە حڕیەتیان لێگیراوەتەوە ئازادیان ڕاگیراوە لەسەر ئەساسی جێبەجێکردنی جەریمەیەک یا ئەوەتانێک کە لە ڕێگەی محکەمەوە لە ڕێگەی دادگاکانەوە قەراری ڕاگیرانیان لەسەر دراوە کە خۆیان دەستیان ناگاتە دەرەوەی دادگاکان بوونی پشتگیریەک لە دەرەوەی دادگاکان بۆ ئەوەی کە بۆ گەڕانەوەی مافەکانیان ئێمە بە باشیە زانین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین. باشە خاتو باخان بۆچی ینی ئەم گرفتە دروست و ینی چی پاڵ پشتێک هەیە کەوا واکات مەسەلەن ئەمە ئەو مەرج ئازادبووی بە مەرج مەسەن جێبەجێ نەکرێت؟ ئەمە ئەوە ڕوونکەمەوە خۆی ئازادبوون بە مەرج خۆی سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە ڕێوشوێنی تایبەتی جێبەجێکردنی خۆی هەیە ئێمە ناتوانین لێرەوە بڵین بچینە ناو ئەو تەفاسیلەوە کە ئایا یاسایی ڕاگررتنی ئازادکردنی بە مەرجیان نایاساییە چونکە وەکو پێموتی دۆخی کوردستان بە شێوازێک تێ ئەپەڕێ کە نازانی ئایا هەل و مەرجەکان لەبارن بۆ ئازادبوون بە مەرج یان لەبارنین لەبەر ئەوە کە لە ئێستا
ئایا قسەکردن لەسەر هەر بابەتێک بزانین ئەبێ خۆی قسە بکرێ لەگەڵ لایانی پەیوەنددارە لەسەر چ ئەساسی هۆکارەکانی ڕاگررتنی ئازادکردن بە مەرج بخەنە ڕوو بۆ ڕایگشتی کە ئایا لەسەر چ ئەساسێ لە بەرچ هۆکارێک کە ئەمانیان ڕاگرتووە چکە ئەگەر بێت و هۆکارێکی تایبەت بێت بە ئاسایشی نەتەوەیەوە ئاسایشی هەرێمیەوە ڕایان گرت بێت ئایا چی ئەگرێتەوە ئایا بە شێوەیەکی یەکسان هەموو ڕاگیراوەکان ئەگرێتەوە یان بەشێکیان ئەگرێتەوە ئەمانە هەمویان بۆ خۆی قسە هەڵەگرن هەموو ئومان ئەتوانین قسەی لەسەرکەین بەڵام لە ئێستاە ئەوەی جێگەی مشت و مڕی هەموو لایەکە کە هۆکاری ڕاگررتنی ئازادکردن بە مەرج نەخراوەتە ڕۆ بۆ ڕایگشتی. زۆر باشە باخان خان ئایا کەسێک کە سزا دەدرێت بە هەر تاوانێکەوە کە ئەنجامی دابێت هیچ مافێکی یاسایی هەیە لە ناو چاکسازیەکاندا بەڵام بیرمان نەچێت کە ئەمڕۆ زیندان و گرتوخانە نەماوە هەمووی ناونراوە چاکسازی ئەو مافە یاساییانە چین دەبێ دەستەبەر بن بۆی. ئێمە وەکو پارێزەرێک کە قساکەین بەپی قانون بەپی یاساکە قسە بۆ بکەم هەموو مافێکی یاسایی هەیە کە ئەوانەی کە لە چوارچەوەی یاسای دیاریکراون لە چاکسازیەکانە ئەبێت شێوازی ژیانی باش بێت ئەبێت مافی دەربڕینی ڕای هەبێت ئەبێ لە کاتی بەدواتچوون بۆ کەیسەکەی کات داواکاریی پێشکەش کرد بە لە ڕێگەی چاکسازیەکەی بگەێنێتە جێگەی جێی مەبەست کە ئەو مەبەستێتی یا لە کاتی ناساغیە هەموو ئەوانەی کە کەسێک لە دەرەوە مافی هەیە وەکو کەسێک بژی بۆ ئەوی ژیانی سالم بێت بۆ ئەوی کە زەرەر بە تەندروستی نەگات بە ژیانی نەگات هەموو ئەو مافانەی هەیە بەس ئایا لە چاکسازیەکان ئێمە وەکو خۆمان پرسیارمان هەیە لەسەر شێواز و جۆری ژیان لە چاکسازیەکانە ئەمانە بۆ خۆی هەمویان قسە هەڵەگرن ئایا بەپی ئەو جۆری یاساکە ئێمە ئەتوانین ئەوە بڵین جۆری یاساکە کە هەیە لە کوردستان لە عێراقا بەعام و لەگەڵ جێبەجێکردنی و هەلومەرجی جێبەجێکردنی نەک بڵین جێبەجێ هەلومەرجی جێبەجێکردنی ئایا لەگەڵ چاکسازیەکانە ئەگونجێ ئەمانە هەمویان پرسیاریان لەسرە ئێمە پێشووتریش لە ڕێگەی چەند ڕێکخراوێکەوە بە دوواداچوونمان کردو بۆ ژیانکردن بۆ هەلومەرجی ژیان و گونجانی ژیان لە چاکسازیەکانە کە هەمووی لەژێر پرسیارایە ئەوە مافێکە لە ناو چاکسازیەکاندا لە ئەسۆی چاکسازیەکەیان بیانداتێ ئەگەر هەر یەکێک لەم لەمانەی کە ئیدی یەکلایی دەبێتەوە تاوانبارن بە مادەیەکی قانونی سزایان بەسەرا دەسەپێنرێت ئایا ئەو مادە هیچ مافێکی بۆ دیاری دەکات لەم سزایە هەیبێ لە نمونەیەوەی کە کاتێ سەرەتا دەستگیر دەکرێت بە پێی فلان مادە بەڵام بۆی هەیە بە زەمانەت لە ماڵەوە بێت تا ڕۆژی دادگاییکردنەکە یاخۆت دەتوانێت لە ساڵێکە ئەوەندە ڕۆژ بە کەفالەیەکی زۆر گەورە و بە پێ قەبارەی کە یاسا دیاری کردووە دەتوانێت چەند ڕۆژێک بچێتەوە ناو ماڵ و منداڵەکەی ئەم یاسایانە هەندێک ماف دەبێت دەستەبەر بکەن بۆ کەسی تاوانبار. ئێمە ئەتوانین ئەو بڵین بەپی ئەو یاسایی کە دیاری ئەوە یاسایی کە لە بەردەستمانایە ئەو کەسەی کە جەریمەکە بڵین سزاکەی بەسەرات دراوە و لە یەکێک لە چاکسازیەکانایە بۆی هەیە کە بەپێی یاسا ئەگەر بێت و سێ لەسەر چواری عقوبەکەی تەواو کرد یاخود کەمتر لەوە ئەگەر لەژێر چاودێری چاکسازیەکانە ئایا هەڵسوکۆتی بەپی ئەوەیە کە توێژەری کۆمەڵایەتی و راپۆرتی کۆمەڵایەتی چاکسازیەکەی لە بەردەستیایەتی و ڕەوانەی دادگای تایبەتمەند بە ئازادکردنی بە مەرج ڕەوانەیەکات ئەگەر بێت و لەژێر ئەمانەیە دەرچی هەموو ئەو مەرجانەی تیا بێت کە حسن و سلوکە بە کوردیەکەی حسن و سلوک ئایا راپۆرتەکەی بەو شێوە بێت کە هیچ مەترسیەکی نییە بۆ گەڕانەوە بۆ ناو کۆمەلگا و دیسانەوە جارێکی بە کەفالەت بیا بە بڕێ بارمتە کە دائەنرێ لە ناو چاکسازیەکەی هەتاکو گەڕانەوەی بۆ ناو چاکسازیەکە ئەگەر بێت و ئەمانە هیچ کێشەیەک دروست نەکەن وەکو پێم وتی راپۆرتی توێژەری کۆمەڵایەتی بەو پێ بێ کە داواکاری گشتی یاد دادگای تایبەتمەند بە ئازادکردنی بەبارمتە بە مەرج قبوڵی کات و گونجاو بێت ئەو کاتە هەموو کەسێک ئەتوانێت ئەو مافە بگرێتەوە پێویستە هەموو کەسێک ئەو مافە بگرێتەوە نەک ئەتوانێت پێویستە هەموو کەسێک ئەو مافەی هەبێت بۆ ئەوەی کە ئازاد بکرێ بە مەرج. زۆر باشە خات و باخان ئەگەر بە دیاریکراوی ئەو حاڵەتی کە ئێستاکە لە چاکسازی گەورانی سلێمانی هەیە ئەو با بڵێن کۆمەڵێک لەو سزادراوانە مانیان گرتووە لەبەرەوەی داواکەن داوای ئازادی بە مەرجەکەن
ئەوەی کەوا لایانی پەیوەندیدا ڕوونکردنەوە نادا بۆچی ئەمەی ڕاگرتووە هیچ پاڵپشتێکی قانونی هەیە کەوا ڕوونکردنەوە نادا یان هەر خۆی نایە بە ڕوونکردنەوە بدا. ئێمە دوو لایەن هەیە ئێمە ئەتوانین وەکو پێم وتی لە ڕێگەی پارێزەرەکانیانەوە یا لە ڕێگەی داواکاری گشتیەوە لایەنی پەیوەندداریە ئەو کەسانەی کە بە دوای ماف و بە دوای مافی مرۆڤۆن ئەمانە هەمویان بە دوواداچوونکەن بۆ کەیسەکانیان لە ڕێگەی داواکاری گشتیەوە کە داواکاری گشتی خۆی لەسەر و ئەساسە پێویستە بە دوواداچوونکە بۆ ڕای گشتی ئەگەر ناتوانن بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە. بەڕاستی هەنێک جار هەیە کە ئێمە بێ ئەومان لەبیر بێت کە هەنێشت هەیە زیان بە ئاسایشی نەتەوەی ئەگەێنێت کە ناتوان بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە ئەتوان بۆ کەسی ناو چاکسازیەکان بۆ ئەو کەسێک کە ئازادکردن بە مەرج نایگرێتەوە بۆی ڕوونکەنەوە لە ڕێگەی پارێزەرەکەیەوە لە ڕێگەی داواکاری گشتیەوە بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە بۆ ئەوی بەرچاو ڕوون بن کە ئەمە خەڵک بیر و بۆچوونێکی تری بۆ دروست نەبێت کە ئەمە ئایا بۆچی نایگرێتەوە یا دەستێکی سیاسی لە پشتەوە یان بۆچی ئەگەر بێت و لەم حاڵەتانە چونکە هیچ شتێک شاراوە نییە لە یاسایەوەکو خۆمان هەمومان نەزانین ئەبێ هەموو شتێک ڕوون بێ لە ئێستاکە ئەمە ڕوونکردنەوە نادرێ بۆ خۆی ئێمە دادگاکان لەژێر پرسیاران ئێمە هەموو موسسەکانی ئەم هەرێمە لەژێر پرسیاران و لە کاتێکی واشە کە کەسەکە مەرجی ئەوەی تایە وەکو ئەوانەی چاکسازی سلەیمانی مەرجی ئەویان تایە کە بە ئازادکردن بە مەرج بیان گرێتەوە ڕاگیراوە بە بڕیارێکی تایبەت ڕوون نەکردنەوەش پێنەدانی ڕوونکردنەوە بۆ ڕای گشتیش لەسەر ئەم ئەساسە ئەمانە هەمویان جێگەی پرسیان ئەمانە هەمووی جێی تێڕامان ئەمانە جێگەی دروستبوونی گومانن لای هەموو خەڵکی بەڕاستی جێگەی ئەوەن کە ئینسان بە دوواداچوونیان بۆ بکات و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لیژنەکانی مافی مرۆڤ و داواکاری گشتی هەموو ئەمانە بێنە سەر خەت و ڕوونکردنەوەی تەواوەتی لەسەر بابەتەکە بدەن. زۆر باشە زۆر بە کورتی ئایا ئەگەر ئەمانە جێگەی مەترسی بن بۆ سەر ئەمنی قەومی دەکرێت هەموو یاساکە بە یەک جار هەمووی فرات شەرتی لێ زەوت بکرێت یاخۆ دەبێ بە سەرنجدان بێ لەسەر دۆسیەی کەسی چکە دەزانین ئەمانە هەر یەکیان و بە دۆسیەکی جیاواز دەستگیر کراون بە تایبەتی هەندێکیان باز لەوە دەکەن ئەسڵەن مادەکەیان تیرۆر نەبووە کراوەتە تیرۆر. بەڵێ ئێمە ئەم وەکو وتمان پێشتریش ئەوەستێتە سەر ئەو راپۆرتەی کە چاکسازیەکەی لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتی چاکسازیەکەەوە ئەدرێت بە محکەمەی مختص و بۆ ئەوەی کە بڕیاری ئیفراجبوونەکەی یا ئازادبوونەک بە مەرجەکە دەرکات. وەکەیسی هەر یەکەشیان مەسە بۆ نمونە وەکو خۆتان جەرابتان وتان جیاوازە هەریکەیان لەسەر کەیسێک گیراوە لەسەر ئەم ئەساسە ڕەنگە ئەمان بۆ خۆیان شتەکان مەتاتی کرد بێت بە شێوەیەک لاستیکیە کە هەر کەسێک کەیسەکەی ئەگەر بە تۆمەتی تیرۆر بێت یا بە هەر شتێک بێت و یاوەیە کە عقوبەکەی بەسەرادراوە لەسەر ئەساسی تیرۆر کە مەترسیە بۆ ئەم دەوڵەتە ڕاگیراوە. بەڵام ئەمانش بە کورتی و پوختی بڵین ئێمە ئەتوانی ئەمانش هەمووی هۆکارین بۆ ئەوی شاردنەوەی لە ڕای گشتی ئەتوانەی مەسەر بۆ نمونە بڵیت ئەو هەموو خەڵکە هاتۆتە سەرخەت کەمپین ڕاگەیەنراوە کە ئایا بۆچی ڕوونکردنەوە ئەدەم بۆ ڕای گشتی ئەو کەسانەی کە لەسەر ئەساسی کردەوەیکی تیرۆریستی گیراون ئەم مادە نایانگرێتەوە بەڕاستی سەر دەرونی خەڵک کە هەر کەسێک ئەو مەترسیە لەسەر دروست بێت کە ئەچێتە چاکساز. زۆر بە کورتی ئەمەوێ وەڵامی ئەوەم بدەیتەوە نامەوێ هیچ بە هیچ جۆرێکم پرسیارەشم هاندان بێت بۆ سزادراوانی مانگرتو ئەگەر یەکێک لەم مانگرتوانەوە کەم شەو توێژەرێکی دەرونی چاکسازی گەورانی سلێمانی ئاماژەی پێکرد کە دەندروستیان خراپە ئەگەر یەکێکیان خوانەکردا گیان لەدەست بدات یاخۆ دەر حاڵەتێکی دیکەی نەخوازراوە بەسەریابێت کێ بەرپرسە؟ جیهەی مختص بەرپرسە. یەکەم جار کە ئەدرێت بۆکو چاکسازی سلەیمانی یا هەر شوێنێکی تر ئەو لایەنەی کە ئێمە عادەتەن کاتێک کە ڕاگیراوەکە تەڵەبێکەکە بۆ ئازادبوون بە مەرج ئیلغا ئەکرێتەوە یعنی ڕەت دەکرێتەوە تەڵەبەکەی لایەنی ئەو لایەنەی کە ڕەدی تەڵەبی ئازادبوون بە مەرجەکەی ڕاگیراوەکەی کردووە
ئەو لایەنە بە دەرەجەی یەکەم بەرپرسە و هەموو لایەنەکانی بەپی قەبارەی خوان بەپی دەسەڵات و سوڵتەی خوان بەرپرسیایەتیان نەکرێتە ئەستۆم کە ئەتوانن دەسەڵاتیان هەیە بەسەر بارودۆخەکە و هیچ لی بێدەنگن وەکو داواکاری گشتی خۆی ببێتە سەرخەت بەڕاستی لەبەرەوە کێسەر بارودۆخی و ڕاگیراوانە ئەزانێت کە ئایا بارودۆخیانە چ بارێکایە لە چ ئاستێکایە یان سەرۆکایەتی هەرێمی. زۆر سپاس بۆ بەڕێز باخان فاتح پارێزەری ڕایۆشکار سپاس بۆی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان نابوویت. بەڵێ ئەزان وابزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هەر شاد بن بەخواتانە سپێرین. خواتان لەگەڵ.